شهران يدلم بي وديوال عزيزوك وقيال باوانوك يبقيال نداخم جدوري كريمة ويا الله كسيك يا كسيك تريهن دل بيشكني شاء بمليان كسيك يقل كس شينا خوي من يشتم مني عزيزوكم قال بخوا فكرو خي يا يشوروا مني عزيزوك امجال باوانوك امجال شوم شوم بيا شوبي بمليان روشن سريع قريضان جبي خيلاني كسيك ميان فانك ميان لما نلتقي برياسي أوريه باوانوكم قال بخوا متاو كيرو يقفتقوا يدوري عزيزوك قال باوانوكم قال توانا وتقال صبري بشاندي بمليان حمن ما قوازم كرداي وشاني بمليان كسيك بقولي كردواري يلا بخير بينوا يا اخوة تمتان خوش بيت سپاس بۆ جەناب خۆشەویستانم خۆشحاڵم ئەمڕۆ لە یەکەمین بەرنامەی وەرزی نوێ ساڵی نوێ یەکەم بەرنامەی ساڵی نوێمان کە وەرزی نوێ هاتوومەتە خزمەتان بەرنامەیەکی نوێ ئەمساڵ بە ناوی بەستە و گۆرانی پێشکەشەکەم پێشتر بەرنامەی هونەرستانمانە بۆ ماوەی 3 ساڵە لە خزمەتانین ئەمە ئێستا پێمان ناوەتە ساڵی چوارەم لە سیانزەی دوی ئەمساڵ یادی چوارەمین ساڵی دامەزرانی ڕادیۆی میلی گەڕیانەکەینەوە پاشترەوە ساڵۆنیەکیشە ببووین بە تەلەڤیزۆن لە خزمەتانین ئەمەوێ لێرەوە پێشەوەی بچمەلای میوانەکانم سوپاسی بێپەیانی ئەو دەسۆزانە بکەم کە ئەیڵن لەسەر پێخۆمان بوەستین بە نمونە ئێمە خەڵکی هەژار پشتیوانمانە نەک خەڵکی سەرمایەدا لەگەڵ ڕێزمە ئەو دیکۆرە تازەیەمان کاک حەسەنی خەتات حەسەنی ماملێ کاک حەسەنی شێوەکار دوێنێ خەریکی ئیشوکاری دیزاین بۆەوە هەر ئێستا پێشەوە بێمە بەرنامەوە هاوڕێکی خۆم کە کوردیش نییە کەم بەرنامانە بینێ دڵی بە ئێمە خۆشە پلاژکتۆرە کوردستانێکی لە کەربەلاوە نادوم لێرەوە تا کەربەلا سوپاس یەکەم چاوی ماچەکەم ئەمڕۆ یەکەمین بەرنامە خۆشبەختانە لەم دیکۆرە فۆلکلۆری و میلیە دوو میوانی زۆر ئازیز و خۆشەویستم 3 میوان بەس دوو گۆرانی بێژی میلی ناودار لە یەکێکیان هەردووچیان وەڵا خانەوادەیەکی هونەرین بەڕاستی ئەوانە ناسنامەی هونەری میلین کە ئێمە هونەری میلی ئەڵێن من ڕۆژانە باسێکم هەندێک خەڵک پێی وایە بەس ئیتر گۆرانی شاد و پەنجە بنی بێ قاعەکە و یەکسەر شەڕەبەند دێتە بەرچاوی نەخێر هونەری میلی
هەموو جارێگەڵین هۆرە و سیاچەمانە و حەیران و قەتار و خاوکەر و ئەڵاوەستی و خورشیدی و ئای و لاوک و حەیران ئەمانە هەموو هونەری میلین هونەری شاد و چەپڵە و بەستەی و قۆڵی و بەند و ئەوانەش هەر هونەری میلین بەڵام ئەوان سەبزان لە چۆ دەستیان پێکرد هەرچەنە من تا ئێستا ئەوەی کە پێشکەشیان کە دوای چمە لای خۆیان نازانم سیاچەمانە بوو یا جۆرێک بوو لە هونەرێکی جوانی ڕەسەنی هەورامی بە گەرمی بە خێراتنی هەردوو میوانی ئەزم لای ڕاستمەوە یەکەم میوانی خۆشەویستم کاک فەرزاد ئەمینی کاک فەرزادیان بەخێر بێ سپاس بۆ جەناب و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ ناو ستۆدیۆی گەڕای میدیە خزمەتی ئێوەی خۆشەویستیم ئێمە ئەم ژوورە بچکۆڵ ئێمە ناو گەڕیان میدیە یا ناومان تەلەڤیزیۆن و ڕادیۆی گەڕیان کەناڵێ زۆر گەورەیە بەڵام ئێمە لەم شوێنە بچکۆلەیە حەزەکەم بزانن ئەگەر لە ڕۆژهەڵات ناوبانگ ئێرە بیستی بێت ئێمە زۆر خۆشحاڵین ئێمڕۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویست کە بەشدار بووین بۆ پێشکەشکردنی چەند گۆرانیەک بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان لە خزمەتی ئێوەن و پێشکەشکار بە تایبەت جەنابەت دەستخۆشی لەکەن و سپاس بۆ کاک جەزای خۆشەویست و هەموو ئەم ئازیزانە لە پشتی کامێرۆکە زەحمەت دەکێشن لەگەڵ ئێمە بەشدارن من زۆر سپاسی ئامادەبوون دەکەم ئێرە زیاتر جوانتر کرد ستۆدیۆکانی ئێمە جوانتر بوو بە ئامادەبوونیەوە ئەچمە لای کاکە سیروانجیان کاکە سیروانی خالیدی ئەمان بێگومان هەردووچیان لە خانەوەدەی هونەریە گە هەڵە نەبم کاک فەرزاد برای کاک فەرشاد دێمینیە وە کاک سیروانی خالیدیش برای هونەرمەند دڵسۆزی خالیدی و کوڕی کاکە حەمە حسێن کێمنەی خانەوادەیەکی هونەری هەمویان کاک سیروانجیانەیە خوا بەخێر بێ سپاس نیش ڕێز و حرمەتمێ بۆ سەرجەم ستافی بەرنامە و جەنابەت و هەروەها بینەران و بیسەران هیوادارم کە ئەم ساڵە تازەیش بێتە ساڵێکی پڕ لە خۆشی پڕ لە شادی تەبانی لە بۆ گەلەکەمان و گەلی ئێمە بە باشترین شێوە ژیان بکات ئینشەڵڵا یاخوا بەخێر بیت تۆ بۆ ناوستۆدەکانمان کاکە عەدنان زۆر سپاس دەکەم بۆ هەڵوێستی جوامێرانە و دڵسۆزانە و خۆبەخشانت کە تۆ تا ئێستا چەندین هونەرمەندی ناودارێ لەو دی زرێبارە وێ مەشاد کردووە لەو دی لە ڕۆژهەڵاتەوە هەمیشە دایمە دەستی دیاری پێ بۆ گەڕای میدیا سپاسی کاکە عەدنانەکەم خۆشەویستان کاک فەرزاد و کاک سیروان ڕاستە یەکەم جار هاتوونەتە ناو گەڕای میدیا بەڵام ئێمە ڕۆژانە لە کەناڵی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕان گۆرانەکان ئێمە بەڕێزانە پەخشەکەین بەڵام وەکووەنی ئەو ڕاستەوخۆ لە خزمەتیان نەبین ئەمە لێرەوە کە دەستپێکی یەکەم ساڵە یەکەم بەرنامەی ساڵی نوێ سوپاسی بێپایانم ئاڕاستەی یەک بێکی کارمەندەماندوو نەناس و خۆبەخشەکانی گەڕای میدیاکەم کاکە دیاری باڵەبان شێخ بورهان کاکە ڕێباس کاکە ئالان کاکە ئالانە ڕەش کاکە ئالانی زەرب کاکە ئامانج چێن گرتووە ئەی چۆن ئارەوەڵا دەست و چاویان خۆش بێ هەر هەمویان ئەم خۆشەویستانە ماوەی چەند ڕۆژەکە سەرقاڵی نۆژەنکردنەوەی ستۆدیۆن یعنی ماندوو ئەوە خەڵک لە پشووی سەری ساڵا بۆمان بەخوای سراحەتیان نەکردوە خەریکی ئێرە بوون من چایان ماچەکەم من زامێ زۆر کات لەمان پوشم لە نێو گۆرانیەکانە نێوبڕەکانە هەندێک پرسیار لە خۆشەویستان مەکەم بەس هەر یەک پرسیاری ئەوە کەمەوەی کە پێشکەشتان کردەمەی سەرەتا ئایا ئەمە سیاچەمانە بوو یا گۆرانیی خاوە ئەمە گۆرانیەکی خاوە بۆ دەستپێکردنی گۆرانیەکان ئەمە زۆرتر لە هەورامان یا لە مەریوان ئەم جۆرە شێوازم جۆدی وڵات لە مەریوان لە هەورامانیش ئەمە بەکارە برێت و دەوترێت زۆر باشە مادەم وایە بچینە لای گۆرانیی هەردوو بە ڕێز و خۆشەویستم بەیەکەوە گۆرانەکان نەڵەن یا جارجارێک بە تەنیا گۆرەیمان پێشکەشەکەن بەیەکەوە زۆرم پێخۆشە منیش ئەچینە لای گۆرانیی هەردوو ئەزیز و خۆشەویست کاک فەرزاد ئەمینی و کاک سیروانی خالیدی لە خزمەتانە بێت.
حكجمي حالوا تاساي سيلا يقل حكجمي حالوا تاساي سيلا يقل ما قري بچاودي نيشوا ما قري بچاود نيشوا كسنا ما وهو نظبي كشوا كسنا ما وهو نظبي كشوا فيك خاصة نمج حمك تازبي صانو وزن جوي مل تازبي صانو وزن جوي مل ماقري عزيزمي ماقري شاوكمي ماقري تابلو بالبارو ولو هاولي تابلو بالبارو ولو هاولي
سوقتي شل كوري دلية يعني مول جوشي سوقتي شل بيفيني وكيدل شي والوقتي شل بيفيني وكيدل قري الوقتي شل ما قري صوما جاو أولو ما قري صوما جاو أولو بارك بارك مالي ويران بارك بارك مالي ويران بەخێر بێنەوە دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ لە کوردەواری هەر لەم جۆرە دانیشتانە دایمە هەر و شەی زۆرەکان لە بەخێر بێنەوە یاخوا بەخێر بێن دەمتان خۆش بێ بەڵە خۆشەویستانە من لە ڕۆژانی ڕابردووە بانگێش کرابم بۆ کەناڵێک بۆ قسەکردن لەسەر هونەری میلی ئەو پێشکەشکارە بەڕێزە یعنی وەکو شتێ بۆ ئیحراجکردنی من لە ڕێگەی شاشەوە هەندێک شارەبەندی پیشان من لە شاشەکەەوە دووسێ کەس شارەبەندیانە کرد ئەو مایکەکەی لەو ڕاکێشا ئەو جنێوی بۆیە کە تەوا بوتم تەواوتی بەڵێ وتم ئەوانە هیچی ئەندامی ئێمە نین ئەندامی کۆمەڵی هونەری میلی ئێمە بە دروشمی لە کۆمەڵی هونەری میلی کا کۆنگرەمان کرد بە دروشمی هونەر ناسنامەی نەتەوەیمانە ئێمە ئەوە ناسنامەکەمانەوە هونەرە میلیە جوانە لە ناو ستۆدیۆ لەو دوی کامێرە و کاگەرسەران هەورامی لێیە کە لە پشتەوە منە بینم چۆن لەگەڵ ئەو گۆرانیانە ڕۆچوە ئێمە ئەوە ئیشی ئێمەیە پەیامی ئێمە زیینوکردنەوەی ئەو کولتورە هونەرە جوانەیە ئەم بەڕێزانە بەدەر لە خۆیان خانەوادەکەیان کاکسیروان باوکو و مام و کە سوکاری و براکانی و چەندین ساڵامانە خەباتێکی کەلتوریەکەن کاک فەرزاد بە هەمان شێوە من ڕۆژانە بەڕاستی کە گوێبیستی گۆرانەکانە بم دنیای خۆشحاڵە بم بۆ دەنگە خۆشانە کەمانە توانوێت هونەری نەتەوەکەمان بپارێزن ئێمە ئێستا لە ژێر هێرشێکی ناڕەوا و زۆر ستەمکارانەی دوژمنەکانی کوردای لە هەموو بەشەکانی تر فەرموو ئێستا ئەمە لەم شارە دانیشتوین ئاسمانمان بەدەست دوژمنەکانەوە بەم ڕۆژگارە شەڕی درۆن و شەڕی هونەر و شەڕی کولتورمان لەگەڵەکەن ئەگەر ئێمە نەبین ئەمان فەرموو لە ڕۆژهەڵات ئەو هونەرێن بە جوانی شوێتەوە تا ئێستا ئەمە یەک ڕاستی بڵێم ئەچمەلای کاک فەرزاد خۆی یعنی بەدەر لەوانی کەمان ئیشی شایوی تەڵەن زەماوت بۆ بژێوی ژیانە بێ بکەن یا دانیشتن و کاری هونەری بەڵام بزانم چەند کلیپی ئەمان وەکو خۆمانین لەگەڵ ڕێزمە ینی ئەمان بەدەر لەوەی کە ئیش و ژیانیشیان لەسەر هونەرەکەی بەڵام هەموو ساڵی بەرهەمی هونەریان هەیە من چەندین کلیپیم بە ڕێزانم بینیوە کاک فەرزاد تۆ تا ئێستا چەند کلیپت بڵاو بۆتەوە مامەسەگیان لەزای خۆشەویست من ئێمە زۆربەی گۆرانیەکانمان بڵێم کلیپمان هەیە بەڵام کلیپمان کەمترە لە پایەوە کە ئێمە گۆرانیەکانمان زۆربە لە گەشت و سێرانەکان هەمووشی فیلم بەرداری جوان سێرانەکانە چاو پێکەوتوێ لە شایەکانە بووم لە گەشت و سێرانەکان لە مەجلسەکانە بەڵام زۆربەی کوردەواریە زۆربەی جا بەجلی کوردی و هەڵپەرچی کوردی و گروپی 12 سواری مەریوان و گروپی نازام چی ئەم جوانایی مناسبەتەکانە لە زۆربەی مناسبەتەکان ئێمە هەین حقیقەت بەڵام بڵێن کلیپێکی ئوسوڵی هەمانە بەڵام ئەوە من گەرەکمە نیمانە چون کلیپ بەڕاستی هەرتێچێ منیش دڵنیام گۆران ئەبێ ئوسوڵی بێ ئەبێ بە پاکی بکە ئێمە حقیقەت کلیپی خۆ دەزانی زۆر قورسە لەسەر یعنی ئەلان کلیپ ئەڵکی ناکرێت کلیپ ئەبێ خەرج و مەسروفاتی بۆ بکەیت بەڕاستی گەرەکێتی ئەگە گەرەک بێ کارێکی ئوسوڵی ڕیکوپێک تۆ بڵاو بکەیتەوە زۆر دڵنیام ئێمەش کەمتر بەڕاستی تاکسیرۆن تۆ شەروایە کلیپت چەند کلیپت هەیە کلیپ هەیە تا ئەندازەیە خۆ لە پێم وایە چەند کلیپێک تۆم بینیوە وازانم کەناڵەکانە کوردستان هەمانە بەڵام ئەو کلیپە نییە ئەو ئێمە دڵی خۆکە من گەرەکمە نییە مێش بنیش کلیپی ئێمە زیاتر بڵێن سناریۆیەکی واتیانە تا بڵێ تۆ بەیانی ئەو شتەکە تۆ ئەیڵیت بیکات بوت تۆزی سناریۆکای کەمتر لەبەرەوە ئێمە زۆربەی حەزمانە هەر ئەو کەلتورە ئەو سەداقەتیە کە لەناو کوردەواری خۆمانە بووە بمێنێت نەمانویستەوە مەسەڵەن یا بیت بە
ئافرەتێک بتەوێت کلیپەکە جوان بکەیت چون ئافرەت گەورەتر لەوەیە تۆ بینیت بۆ کلیپێکی بەخاترەوە کلیپەکەت ڕواجی پێ بدەیت بەڵام ویستمانە زیاتر گۆرانەکە لە ناو خەڵکات جێگەی بێتەوە وتنەکەی وتنی گۆرانێکە ڕەسەنایەتێکە ئەو شتەکە ئەو تێکستەکە هەیە لە ناو گۆرانەکان یاخۆ سەرکەوتوو بن بار حەڵەوەی کە منی بینم دایمە تەنان دەگەریەوە زەماوانەکان یا بۆ نەتایبەتەکانیشتانە بینم هەر خۆی لە خۆیاڵی کلیپە ئەوەنە شێوەیەکی جوان ئەویشەر وایە هەر دانیشتەکانیش هەر هەمووی بە تەرتیبات بە شێوەی جوان فلیمەجیە بچینە لە گۆرانێکتر کاک عەدنان كذينا وشو عزيز وفريخاد غنيدني هيج كذينا وشو ليلي وفريخاد غنيدني نغشي شيري نجي عزيز نروي سنكدني دقي الريزان نزي باي واي واي والجايان كنيا دنيا كي أليمازنا ضي ليلي ودي غايوي شادنيا ليلي تخوى ليلي ليلها طهبانيا بذوانا شيرين ليلي وكرفاي داوان قلبنا ليلي
درد دار كسن عزيزي درد المهنة سريع درد دار كسن عزيز درد المهنة سريع دون غيكوي بسن والله بقيروه وريه دايما زيرة دريتم عزيزي هانا دهرون ضوي وغيتني نجد بضو عزيز وبسيتون ضوي ليلي أمان ليلي ليلي هاته ضواني فضوان شيرين ويروى كرباي لواني فضوان شيرين عزيز كرباي لوان صاحي وليلي طالب وجاي مني بيوا قريدون قري صاحي ابو زيزه طالب وجاي مني بيوا قريدون من ابو زيزه كوي بيسدون بيوا قريدون من ابو زيزه كوي سون بيوا ليلي أمان ليلي ليلى وطوح بواني ليلي أمان ليلي ليلى وطوح بواني بضواني شيريني ليلي كريباي لواني بضواني كريدي ليلي كريباي لواني دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەستچاو خۆش بێ مامادان کاکە سیروان کاکە فەرزادجان خۆشەویستان کۆمنتەکانی تیکتۆک بەڕاستی فرێ ناکەم بخوێنمەوە کۆمنتەکانی فەیسبوک زۆر سوپاس یەک بە یەکتانەکەم کاک ڕێبا مەدحات خاتوبانە عیرفان کاک گۆران تەنیا خاتو سەیران شەریفی کاک شوان میرەی هونەرمەند خوشکە هێرۆ عەلی خۆشەویستانم یەک شت هەیە ڕاستیەک کە بیزانن ئەوانەی کە وەکو ئێمە سەوداسەر و یا عاشقی هونەری میلین ئەوانەی کە حەزەکەن شەونشینەکانیان یا دانیشتنەکانی شەوانیان وەکو ئێمە شانسیێوان هەبێت لە نزیکەوە گوێبیستی ئەم دەنگە خۆشانە بن ئەوە توان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی مامە عەدنانەوە عەدنانی دیجەی کە من لە کۆمنت دامناوە ئەتوانین پەیوەندی بکەن یا بە گەڕای میدیاوە ئێمە کاک عەدنانتان بۆ وەرەگرین پێم وابێ چەند ڕۆژێکتر لێرن کاک عەدنان کاک سیروان و کاک فەرز لێرن جارێ خۆشحاڵم ئەوان لێرن و لە شارە جوانەکەی سلێمانی و سلێمانیش بەوە بەناوبانگە شەوان دانیشتن و شەوچەرەکان و شەونشینەکان دایما ڕازێتەوە بە دەنگی خۆش و زوڵال هیوادارم ئەم دەنگانە لەبیر نەکە نەمانە ناسنامەی هونەری میلین ئەو هونەرە جوانە پێشکەشەکەن کە خۆتان گوێتان لێم بوو کاک سیروانیەوە لای خۆشتان دانیشتنەکان ئەچن بۆ دانیشتن شدیا زیاتر هەر زەماوە دوو بۆنەکانەکە بەڵێ لا ئێمەش ینی بەڕاستی دانیشتن لا ئێمەش هەر زۆر زۆرە بە تایبەت ئیسا ئەبینی هەل لە زەماوەندەکانیش مەسەڵەن شگەلەوەی کە بە ڕۆژە هەڵپەرکی و خۆشی هەیە بە شەوانیش هەل لە کۆڕۆکۆبوونەوەکان دانیشتن هەیە گۆرانی وتن هەیە دەمەتەقی خۆش هەیە قسە پێکەنین هەیە یعنی ئیسا
هەر لەم ماوە مەسەڵەن کە ئیسا ئەگەڕنەوە ها جارانە کورد 10 ڕۆژ کابرا زەماوەنی کردووە هەر لەم ماوەیە لە زەماوانێکە بوون 5 ڕۆژ زەماوەن بوو 5 ڕۆژ ینی 5 شەو ڕۆژ بەڕاستی لێرە ئەو نەریتە نەماوە کاکسیران لێرە بەداخەوە لا ئێوە تۆ زەمان هەر بۆ بە سەعاتێک سەعاتەکەش کللتوری نەتەوەکەمانیان تێگاوە بۆ بە ئامێری دیجێ گۆرانی عەربی و تورکی و گۆرانی وڵاتانی تر پێخشەکرێ جلی کوردیەکە شوێنراوە جلی کوردی خانمان هەر تێک چۆوەتەوەی بەداخەوە لێرە ئەوە نەما قەناعەت بێمە وتم هەر لەو زەماوەنا کە بوون زەماوەنیش تەواو بوو شەوەکەی ئاخریش وتیان هەبێ ئەبێ دانیشن یعنی ئەوە پێیان خۆش و مەسەڵ دانیشتەکە و دەمەتەقەکەی شەو و گۆرانی وتن و باوەڕت بێسا لێرە ینی تەنانەت گۆرانی کوردی کەم پێشکەشەکرێ مەسەن لە باتی هەڵپەرچی جوانی کوردواری بۆ بە ڕەقس و بەدانس و بە سەما و ئەوە داخێکی گرا ئەوەی کە شانسمان هەیە ئێستا ئەم دانیشتە بەڵێ خۆ ئەگەر کورد بێت ئێستا مەسەن کاگرەباز لێرەیە ئیشی دیجاکە کە کارمەندێکی دڵسۆزی گەڕامیدیایە ئەگە کوردێکی خۆمانە و ئامێری دیجێ پەخشکە دڵنیام گۆرانی کوردی لەبیر ناکە و پۆستەویداری و شمشاڵ و زۆرنا و باڵەبان لەبیر ناکە بەڵام ئێستا بۆ نەکبەتی عەرەبە یا تورکە یا سووریە یا خەڵکی وڵاتانی ترە لێرە لە هۆڵەکان ئێستا بە گۆرانی عەربیەوە دەست پێکانی کولتوری نێتەوە شایەکانیان دێتێکشو خۆی کاک پەرزادە ئێمە جاران بۆی دڵمان خۆش بۆ ئەم هونەرەکە ماوە لە شایەکانەوە ماوەتەوە لە چەپڵە و لە دووقۆڵی و لە هەڵپەرچەکان ماوە بەڵامەوەی کە دڵخۆش مەکا لەم سەردەمەیە ئامێری تۆمارکردن زۆرە بەوەی باشە بە مۆبایل هەر ڕیکۆرد دەکرێت دوای دەستمانەکەوێتەوە بە ئامێری دەنگ هەڵگرەوە دەنگەکان تۆمارەکرێت پێشتر لەوانەیە سەدان دانیشتن و گۆرانی مەسەن کا حەمەحسین کەم ڕۆشتۆ نەما بەزە ساس بەخوا هەر ئەو دقەیە بەلایڤەکە گاتە لامان بە زیندوو کاک فەرزادجانەمە گۆڤار حەمەڵە دەست خۆشتان یەکەم تاکە بەرنمەیە مۆرچی میلی پێوە دیارە سڵاو ڕێز بۆ گەڕامیدیار و ڕێزم بۆ هەردوو هەنەرمەندان کاک فەرزاد و کاکسیروان من معجیبی دەنگی کاک فەرزادم کە سڵاوی منی پێ بگەێنن کاک گۆڤار حەمە ئەڵێ چاو ماجەکەم قوربان جان کاکە فەرزادەوە خۆی وەڵامیە کۆکتێل کەپەیجێکی کوردەواری میلیەویشە سڵاو ڕێزی نردووە گۆرانی شادی تێ یا عەدنانجان یا وردەوە داگام لێ لە خاوە چوو بۆ گەڕیان ویتە بزانین بە تەماشا ئەمانەیە گوێبیستی ئەم بەرهەمە خۆشانە بین دوجار ئەمانە هەمووی لە گەڕیان پێشکەشە کرێ ئەمەی مژدەوەتان بەمێ ڕۆژی پێنجشەمەش و نەرمەندی میلی دەنگخۆش کاگەر سەران هەورامی لە بەرنامەکەمان و لە گەڕامیدیا بێ بە میوانی بەرنامەی حەڵقەی دووەم لێتان ناشێرمەوە من لای خۆمەوە داوای لێبوردن لە هەموو هەورامیەکانی هاوڕێمەکەم لە هونەری هەورامی ئێمە لەم 4 ساڵەیە بە حکمەوەی کە کاکبوران کاراکتەری سەرەکی گەڕامیدیاشە و ئەو یەکێکە لە خۆبەخشەکانی گەڕامیدیا و هەورامیشە بەڵام نەماتوانی خزمەتی هونەری هەورامی زۆر بکەین بەرنامەمان بە پێویست بۆ ناوچەی هەورامان و بۆ هونەرمەندانی هەورامان نەکردووە بەڵێن ئەم ساڵە بێ ساڵی زێڕینی هونەری هەورامان بێ بە هەموو توانەکانی خۆمانەوە ئەچین لەلای بەرهەمێکتر کاک عەدنانجان ئەگەر شتێک ئامادە بێ پروردك والحوص
پروردك وصايش نورك أمر روح مقيري شام سيار مقيري نارد مضامين شدق وانا هوري نارد مضامين شدق وانا هوري سلما بهندي نادي بقهر دور جمعان كهرو قلزني سريدو تجولا أوا بندر ملهر بي وإيم جباوات أغتماشو كريمي دايم جباوات أغتماشو كريمي أمر روح مقيري شاو مسيار مقيري نارد مضامين شدق وانا هوني نارد مضامين شدق وانا هوني يحسروا ما بيك تماشاخو أو يحسروا ما بيك ويجرقوا هالكيلو غيبر فلاتيك أجرقوا هالكيلو أغير فلاتيك شام مسيقى مقيري بابا أرعر مقيري شام مسيقى مقيري بابا أرعر مقيري نادو بابو أمي نادو بابو أمي شدق وارو هوري شدق وارو هوري من جنيتما ما وانقص جاده موح ما ويرمني غير ما دومانه موح ما ويرمني غير ما دومانه موح خامه اللي هو خامه اللي هجي قالوبه اللي هجي قالوبه اللي هشان
كوتن ودي اردان ميل العادي كان قيد الماشي كل حدا زيناتي كل واتم دمي احلام ابريتو بي دوح عازرويني يا وكزنك دوح انا زيا عزيز اقرارمك دن سلم جشا المير الناوي دن تزامينا ابصر عملنا رو واذا احتاج زعيله دوح نواغرتي مرقه خلمي الاحيان شيري نوح او شاوكي البيوي توي في نبي نوح او شاوكي البيوي توي في نبي هەر بژین دەستان خۆش بێت دەمتان خۆش بێت یاخوا هەر شاد بێت یاخواوە دڵی میلەتەکەشمان شاد بێت بەڕاستی کورد دایما هەمیشە هەرڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپاریا ڕەوی قەت خۆزگەم بەپار نەبێ هیوادارم هەموو میلەتی کورد ئەم ساڵ نەڵێ خۆزگەم بەپاریانی ئەم ساڵ ساڵێک بێت کە پێویستیان بەپار نەبێ هەر باسیشی نەکەن چکە پار مێژوویکی ڕەش بوو لە مێژووی نێتەوەکەمانە بێبودجەی بێپارەی بێ کارەبایی کورە بێ موچە و بێ مەعاش و جرفانی بەتاڵ و شەڕ و شۆڕ و ئاژا و مەشاکیل و خۆیان قەد و ساڵە نێتەوە ئەم ساڵ ئێمە دەستپێکی ساڵی نێمانەوە بەرنامەکانمان گۆڕانکاری بەسەراتوە هیوادارم میلەتەکەشمان ئەوە دڵی خۆش بێت و لە نەهامەتی دوور بێت کاک عەدنان و ئەو هونەرمەندانی کە لە پشتی کامێرەشەوە سا لەگەڵمان دەستێت کاکە پەروەرجاف و کاکە ئەرسەلان هەورامیوان ڕەنگە لێم تێبگەنێساوە کاگەرسەلان ببینی هەڵپارچێکی زۆر جوانی لەگەڵا کرێ لەگەڵ تیمپۆیە نازانم بۆ لە پڕێکە ئەوەش هەر کارە ساتی بەسەراوە سا بۆ تیمپۆ بۆ بە 150 لە باتی هەڵپەرچی بۆ بەڕاکردن وڵای ئەوە خۆی ئەمە نەرمە هەڵپەرچێکی چەپی یا هەر جوانترین هەڵپەرچی لەگەرەکە لای ئێوە ئایا ئێوە تیمپۆی سەری ئایا بۆ تیمپۆی هەڵپەرکەی هەورامانەوە ئەم تیمپۆی نە ئێستا لێرە قوربان کاک وەرزازان چیان لێکرەوە بۆ بە 150 148 ینی باوەڕم پێ بکە هەر نازانانی ئەبێ ڕابکەی ئەمەیان بڵێ ئەمە جوانترین هەڵپەرچی لەگەڵا کرێ بینی و ماما بەسا ئەسماکەمەی لە گرتێکی ویددیۆی ئەمانە جوان سەرچۆپێکی گرتو و نەرم هەمویان بە دوایەکە بەڵام ئێستا کاک عەدنان بووە بە لەوانە جۆرەوێ لە ڕاضە بۆ زعیبوون و شدەمە ئێستا بۆ ئەجینا ئەوە گۆرانی کوردەواری جوان بەو شێوەیە کاک گۆران تابانەوە کۆمەڵی خۆشەویست هەموو ڕزڵیان نردووە پێیجی کۆکتێر کە پێیجی کوردەواریە ئەڵە ماندوو نەبن بەڕاستیەوە هونەری کوردیتان ڕاگرتووە شانازیتان پێوەکەین بە ئێوە ژەڵێت گۆڤار حەماڵە سڵاو ڕێزمێ بە تۆش کاک زەزای خۆشەوی بە ئەرگ نەبێت داوا لە کاک فەرزاد و کاکسیورانەکەم گۆرانی منیرەجان پێشکەش بکەن ڕەنگە خۆم جۆم لە منیرەیە نەبوو بێ بەس بەخوا دیارە لێوە تەییدیان کرد تەییدیان کرد بێت چی بێ منیرێ بە ئێمەش بۆ گۆرانیە دڵمان شاد بێت هەرچەنە ماندووە بن بەڵام چی بکەینەوە بەرنامەکە حەزەکەین خواستی خۆشەویستانیشی لەگەڵا بێ کاگورانش هەورامیە توانە هەندێک گۆرانیمان بیر بخاتەوە باش ئەچینە گۆرانی منیرە پێشکەشە
وطولني ما من انت داخلي يا عزيزنا وطولني ما من تخواتو دخاوضي ويرى من سلمي آمن ريتو دخاوضي عزيز من سلمي آمن مني رجال مني رقا مني رويا مني روما المالي وانيا إن ظهرت شيخ زادي عزيز كواتري زادي بخوهرت بقي زادي عزيز كواتري زادي خذ يا مني ابرايم عزيز لا جاي هورا إذا خذ يا مني ابرايم عزيز لا جاي هورا تخان من انبار يا يم عزيز لو حوشا وقولا اراني من انبار يا يم عزيز لو حوشا وقولا مني رجال مني رقا مني رويا مني روتوشا وكوا أرخا شوية سكي عزيز نبيذ لا وكوا تخاقا شوية سكي عزيز نبيذ لا وكوا
بلادي وابو منير يا ضويني يا مكوى وخواص صوب دعاء عادل يشيبهم لا مكوى لا تخبط صوب دعاء منير يشيبهم لا مكوى منيرو يا منيرو دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سوپاسکە و بەرناتان پێشکەش کرد وڵا دیاری بەرنامەمەوە عەدنان گیان دیاری بەرنامە پێشکەشەکەین ئەزانم کاتەکەم لێ درەنگ کردن بەڵام دوجار پێتان بڵێمەوە ئەم دوو خۆشەویستە ئەم گروپە جوانە کە کاکە عەدنان بەو ئامێرە و بەو 250 ئاڵتونی کە بەڕاستی ڕێک کوردەواریانە ئاسپەکات لە سلێمانی تا چەند ڕۆژێک تر ژماری مۆبایلی مامە عەدنانم داناوە لە کۆمنتەکانە واگە پێویستی کردتوان نامە بنێرم بۆ گەڕیان من ئەوانتان بۆ پیاکەم توانم ژماری کاکە عەدنان پیا بکەم بۆتان بنێرم من هیچم نەماوە دیارە دیاری بەرنامەماوە کە پێشکەشمان بکەم دوو خۆشەویستە لای خۆمەوە زۆر سوپاسی بێپایانم ئاراستەی کاکە فەرزاد دەمێنی بکەم هونەرمەندی بەتوانەوە دەنگ خۆش سپاسی کاکە سیرۆنجانەکەم ئەمڕۆ ستۆدیوی گەڕیانتان جوانتر کرد سپاسی کاکە عەدنانەکەم یاخوا بەخێر بێن یاخوا بمێنن بۆ خزمەتی هونەری نەتەوەکەمان ئێوە ژەگە شتێکتان هەیە ئەگەر ڕەخنێکتان لە ئێمە هەیە پێشنیارێکتان هەیە بۆمان چی بکەین دەستخۆشی لە ئێوەی خۆشەویست دەکەمە وسەگیان لە رادیۆی گۆڕان بە تایبەت ئیشەڵا بێتە کەناڵێکی ئاسمانی ئێمە بەناوی گەڕیانەوە دامانەوە گەڕیان هەر ئەو ڕیتمە تایبەتە بە ڕۆژان و تەلەڤیزیۆنی گەڕیان زۆر سپاس دەکەین هێتە تەلەڤیزیۆنێکی ئاسمانی بۆ تەواوی جەهان کە بەڕاستی ئێمەش بتوانین باشتر لە خزمەتی ئێوەی خۆشەویست بین و خەڵکی خۆشەویستمان و هەروەها بینەران و بیسەرانی ئازیز زۆر سپاسکار سیرۆنجا من سپاس دەکەم ڕێز سڵامێ بۆ کەسوکار و خانەوادەشتان کە ڕۆشتنەوە بۆ لەلایەن خۆمە سپاسی جەنابتان و سەرجەم ستافی بەرنامە وە سپاسی برادری خۆشەویستمان کاکتەلعەت خۆی و بنەماڵی بەڕاستی چەند ڕۆژ ماندوو بووە بۆ هۆی ئێمەش ڕێزمانێ بۆ کاکتەڵاتی خۆشەویست شەکەم لە جەنابەت کە پەرە ئەدەی بە هونەری کوردی بە هونەری ڕستنی کوردی هیوادارم کە ئەم هونەرە هەر بەردەوام بمێنێت ئەلبەتە بە بوونی جەنابەت و ئەمساڵی جەنابەت وازانم هەر بەردەوام ئەمێنێت و ئینشەڵڵا پەرەیش ئەسێنێت سپاس بۆ جەنابەت بۆ هەموو بینەران کاکە جارە گۆڤار لە ئەڵمانیەوە بۆ سپاسی کردی بۆ گۆرانی منیرەکە پێشکەشتان کرد بۆ کاکە عوسمانی عەبدوڵڵاهی هونەرمەند لە دەروی وڵاتەوی شەر نازەم لە چ وڵاتێکە سڵاو و ڕێزی نادووە سەرچاویمان دیاری بەرنامەکە من حەزم لە سەرعێل ئەرزمانەیە ئەو چی پێڵێن کاک گۆران سەرعێل ئەرزمان ئەگە بتوانن ئەگەوەشیان نەتوانی هەناری گۆرانیەکی خۆتان بۆ خۆتان یعنی گۆرانێکی شادەکەمێ شادێک هەروەڵا پێمان خۆشە بەڵە خۆشەویستان لەگەڵ دیارە بە نرخەکەی هەردوو هونەرمەندی بەتوانە کاک فەرزادی ئەمینی و کاکە سیروانی خالیدی من ئەمڕۆ کۆتایی بە بەرنامەی یەکەم بەرنامەی وەرزی نوێی ساڵی نوێی گەڕامیدایەنم ئێمە و ئێوە چاوەڕێ بین لە سیانزەی دو یادی دامەزانی چوارەمین ساڵی گەڕامیدیا ئەم ساڵ لە فستیڤالێکی گەورە لەگەڵتان نابین لە هۆڵێک جوانترین یادگاریەکان لەگەڵ ئێوە پێشکەش دوانزەی دوو کاگرەبازە دوانزەی دوو بۆ ڕاستکردنەوە ئەم ساڵەوەین لە هۆڵێک هەموو ئەرشیفەکان و هەموو خۆشەویستان لەگەڵ ئێوە بین وەکو گەڕامیدیا لەگەڵ دیارە بە نرخەکەی کاکە عەدنان و کاکە سیروان و کاک فەرزاد ماڵاوایتان یەکەم من لای خۆمەوە خواتان لەگەڵ لە خزمەتی ئێوەی خۆشەویست بین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی باشتر.
نسيم وبوشيني نسيم وبوشيني شنوري رويهالي صوب صباح الخير دماخيد الكيردي صوب صباح الخير دماخيد الكيردي صرعي العرض ميزي طبلي عرض شازي صرعي العرض ميزي طبلي عرض شازي جبي مليكاني سوالم شو قبازي جبي مليكاني سوالم شو قبازي تازه کردن مل تازه کردن مل کروستن او زیدی پای هر زیدو جلی کروستن او زیدی پای هر زیدو جلی عرض العرض مل زرع العرض ملی جای کره واو بالخانه خوانی هلو بره واو بالخانه خوانی هلو بره واو راح مصاب